بەناوی ئەو خوایەی کە ژیانی هەمومانی بەدەستە لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمە تەنها ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پێم بەڕێزانم ڕۆ لەگەڵ کامێربانی هاوکارم یاوز جمعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بۆ ئەمێدوی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز خۆشەویست بێت بەڕێزان دەوترێت لە هەرێمی کوردستانە زۆر جار سیاسیەکانن بڕیاری هەڵە دەدەن بەڵام دوجار خەڵکە ڕەشوڕوت و هەژار و گیرفان بەتاڵەکەیە باجی هەڵی سیاسەکان ئەدات دەوترێت لە هەرێمی کوردستانە کوڕی بەرپرسە باڵاکان ئەوانەی کە جونگەکانی ئەم وڵاتیان بەدەستەوەیە لە وڵاتانی ئەوروپا لە خۆشترین ژیانە ئەژین لە هەرێمی کوردستانیشدا کوڕە هەژارەکان گەنجە هەژارەکان خاک و نیشتیمان دەپارێزن و دەبنە قوربانی دەوترێت پێشمەرگە پارێزگایی لە نەوت دەکات بەڵام هەر پێشمەرگە بەرمی لێ نەوت بە 150,000 دینار دەکرێت دەوترێت بەرپرس و دەوڵەمەندەکان خۆشترین ژیانیان هەیە و بەدڵی خۆیان بڕیار دەرەکەن دوجار ئەبێ خەڵکە هەژار و کوڕە هەژار و گیرفان بەتاڵەکان باجی هەڵەکانی ئەوان بدەن لەگەڵ هاوڵاتیانە ئەم بابەتە تاوتوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. لە هەرێمی کوردستانە زۆر جار سیاسیەکانن بڕیاری هەڵە دەدەن هەژارەکە سوتەمەنی بووە سوتەمەنی شۆڕشەکان بووە بەڵام بێبەش بووە لە هەموو دەستکەوتەکانیش پێشمەرگە خەڵکی دڵسۆزی ئەم خاک و نیشتیمانە دایم مزەحی بوون لە هەموو کاتێکە ئەگەر مەزڵوم نەبێ زاڵم بۆ دروستە بێت وڵاتی ئێمە زێڕە هەر هەمووی زێڕە ئێمە لەسەری دانیشتین و گیرفانمان بەتاڵە ئایا پارە لەم عەرزەیە هەڵە قوڵێ ئایا نەوتیشی دیابێ هەڵە قوڵێ بۆت نابێت پێشمەرگە ماڵە مناڵی پێشمەرگە کەس و کار و خێزانی پێشمەرگە زەرەر ئەکا وەڵڵاهی بڕوا ناکەم بەو شێوازە بێ خۆی سیاسیەکان دایم قسەی باشەکەن بەڵام خۆی زروفەکە وای لێ هاتووە دەستوەردانی دەرەکی و ئەملاولا وای لە کورد کردووە سەریشی لە هەموو کەسێ شێوانەوە وەڵی خۆی هەموو کاتێک پێشمەرگە هەر مزەحی بووە لە هەموو کاتێکە لە شۆڕشی ئەیلولا لە شۆڕشی گوڵانە لە شۆڕشی دوای هەفتاکان هەر پێشمەرگەی کوڕی فەقیر و هەژار بوو کە مزەحی بوو ئەوە هیچ ئەوەی ناکرێت وایان من لەگەڵتان بەڵام ئیمڕۆ دەستی دەرەشی ئەوەنە زۆرە لە ناو مەتیقەی کوردستانە وڵاتی ئێمە هەر چوار دەورمان بە دوژمن ژیراوە یعنی منفەسێکمان نییە کە دوژمنی تیانە بێت ئەوان چۆن خۆیان بیانوێ بەو ژۆرە بە ژۆرەی پێویستی خۆیان خەڵکیشیان هەیە کەواتە سەرباری ئەمەی کە چوادۆرمان دوژمنە ناکرێت سیاسیەکانمان ژیرانەتر بڕیار بدەن ئەکرێت جا بەڵام کاکە ئمڕۆ سیاسیەکان تۆ سیر کە لێرە بڕیارەکەوێت لە هەولێر جێبەجێ ناکرێت لە هەولێر بڕیارەکەوێت لێرە جێبەجێ ناکرێت خەڵکی کەرکووک ئیمڕۆ نییە لە سلێمانی ئازاتر و ڕێک و پێکترن هەموو خەڵکی کەرکووکەوە تا فەرم شەو تا بەیانی ناخەون و چەشیان هەڵگردۆ بەرامبەر بۆ دوژمنەی کە ئێوێ بیان داگیریان کە ئێمە لێرە گاڵتەیان پێەکەین باشە دەوترێت پێشمەرگە نەوتە پارێزیە بەڵام هەر پێشمەرگە بەرمی لە نەوت بە 150,000 ئەکرێت ڕاو لەگەڵ سەرمە چییە؟ وەڵی ئەوە من نازانم بڵێم چی ئەمان حەچی کەم و کوڕی هەیە بڵێ بۆ کەم و کوڕەکە بە تاقی تەنیا لایەنێ نایکە هەمویان لە قەزای ئەو هینە ئەگەر ئەیشی لەم ئەو لا بەرمی لێبەرێ ئەم لاوش بەرمی لێەکە بات ئەوە من ناتوانانی بڵێن خەتاکە بخینە ملی یەشێت بەکوی گشتی پێدوانی هەمیشە پێشمەرگە قوربانی دەربووە تابعاان پێشمەرگە خەڵکی دڵسۆزی ئەم خاک و نیشتیمانە دایم مزەحی بوون لە هەموو کاتێکە هیوادارم هەموو لایەنەوە هەموو حیزبەکان بەیەکەوە ڕێبکەن و بۆ ژیانێکی ئاسوودا بۆ هەموو لایەک هیوادارم ئیتر ئەم دانەسان و ئەم باڵباڵێنە کۆتایی پێ بێت چەند پێ وایە پێشمەرگە هەمیشە قوربانی دەری بڕیار هەڵەکانی سیاسەکان بووە بەڵێ پێشمەرگە هەمیشە قوربانی هەڵە سیاسەکان بووە وەڵی شتێکی زۆر نەحەقی بۆ نمونە نەوتەکەی ئێمە لە کوردستانەوە لە کەرکووکەوە لە نەوتەکانی بای حەسەن و بابڵگوڕەوە ئەچێ بۆ تورکیا بە $49 $40 کەمترش جاری وایە بە جوملەکەیت
بەڵام ماقول نییە بۆ پێشمەرگەی داما و بە 150,000 بێت. زۆرجار دەوترێ کوڕ و کچی بەرپرسە باڵەکان کە هەرێم بەڕێوە دەبن لە ئەوروپا خۆشنی ژیانیان هەیە بەڵام پێشمەرگای بەسەرما و بە گەرما لە قولەیەکە ئێشک بگرێت تاکو و خاکی کوردستان بپارێزێ. زۆر ڕاستە قسەکە و بتێونە تێ وایە ئیتر خۆ هەر مناڵی فەقیرەکە زەرمەندە لە کۆبوونەوە سیاسەکان و هەموو کێشە ناوخۆیەکان. وڵی ئەزانشی هەڵا کرێ بەس ئەمڕۆ ئەزانی چۆنە ئەمڕۆ کوردستان خۆ دەزانی لە هەڕژێر هەڕەشایە هەڕژی حەجی شاوی ئەمانە هەر کوڕی فەقیر و هەژاری شابێ بچێت بە بەرەنگاری بکات ئیتر هەڵی ئەمان بێهۆڵانە بێ خەڵخۆی بە ناژیرێ کاکە خەڵگە چێ بەرەنگاری کات وایە چۆن پێ دوایە هەمیشە هەژارەکان خەباتیان کردووە خەبات بوون پێشڕەوی هەموو شۆڕچێک بوو هەژاران و کرێکاران و زەحمەت کێشان کاتی خۆی بە کاتی شۆڕشی نوێ و شۆڕشی ئەیلولوانە قەت کوڕی دەوڵەمەندێک کەبین لەم شارە بچێ بە پێشمەرگە وڵی هەبووە کەم خۆوانش بێبەش نەبوون بەس بە ئەکسەرێت هەژارەکە بووە هەژارەکە سوتەمەنی بووە سوتەمەنی شۆڕشەکان بووە بەڵام بێبەش بووە لە هەموو دەستکەوتەکانیش ناکرێ بە حکمەوەی کە ئێستا چادۆمان دوژمنە سیاسەکانمان بڕیاری ژیرانەتر بدەن بۆی تووشی هەڕەشە و کێشە نەبین حەقە بڕیاری ژیرانە بن و هەمووشیان یەکریز و یەکگرتوو بن من لەگەڵ ئەوام هەمویان یەکگرتو یەکریز بن ئەگە بە یەکریزی بتۆ ئەتوانین بەرەنگاری هەموو شتەکان بینەوانێ هەموو ئەو کێشانە بینەوە پێشمەرگە دەوترێت نەوت ئەپارێزێت بەڵام هەر پێشمەرگە نەوت ئەکڕێ بە 150,000 دینار بۆ چوونە چێ لەسەرمە وڵی ئەویان شتێکی باش نیە حەقا ئەو نەوتە هەمووی بە یەکسانی تەوزیع کرێ بەسەر خەڵکی فەقیر و هەژارە لەگەڵ ئەوانێ دەوترێت کوڕی بەرپرسە باڵەکان لە ئەوروپای خۆشنی ژیانیان هەیە بەڵام هەر کوڕی هەژارەکانن لە قولەیەکە شەو ئێشکەگرێت و خاکی نیشتیمانە پارێزێ خۆی هەروە بۆ کاکە بەرپرسە باڵەکان دایمە پێشڕەوی ئەم خەڵکە بوون ئیتر بە هەر شێوەیەک بێ ئەو خەڵکە دوایان کەوتووە ئەو خەڵکەش خۆ لە خۆشی خۆی دوایان نەکەوتووە بۆ ئەم نیشتیمانە دوایان کەوتون بۆ ئەویان خوانەکەم بە قوربانی ئەم کوردستانەیە بۆ ئەوەی ئامانجەکانێ بەدەست بێت ئەوە ڕەوای حەقە بەرامبەر بەگەل بکرێت و گەل بچۆسەنرێتەوە مەعاشی ببڕێت و موچی ببڕێت بە هیچ شێوەیەکەوە ئەوە کارێکی ناڕەوای ئەمانەیکەن ئەمڕۆ نەوتێکی باشە ڕاستەرۆت و سامانێکی باش هەیە حەقە تەوزیعیکەن بەسەر ئەو فەقیر و هەژارانەیە لە هەرێمی کوردستانە زۆر جار سیاسیەکانن بڕیاری هەڵە دەدەن هەژارەکە سوتەمەنی بووە سوتەمەنی شۆڕشەکان بووە بەڵام بێبەش بووە لە هەموو دەستکەوتەکانیش پێشمەرگە خەڵکی دڵسۆزی ئەم خاک و نیشتیمانە دایم مزەحی بوون لە هەموو کاتێکە ئەگەر مەزڵوم نەبێ زاڵم بۆ دروستە بێت وڵاتی ئێمە زێڕە هەر هەمووی زێڕە ئێمە لەسەری دانیشتین و گیرفانمان بەتاڵە ئایا پارە لەم عەرزەیە هەڵە قوڵێ ئایا نەوتیشی تیابێ هەڵە قوڵێ بۆت نابێت پێشمەرگە ماڵ و مناڵی پێشمەرگە کەس و کار و خێزانی پێشمەرگە زەرەرەکە کۆمنتی منەوەی کاکە ژیان نەبوونی و معاش نییە و معاشی ڕوبێکی هەیە و پێشمەرگە 100% بۆ سونە ڕاستە چونکە هەر کوڕی فەقیر و هەژارتی هەسێنان نە کوڕی مەسئول نە کوڕی هیچ ئەم باڵا دەستوینانەی کە باسیەکەن هیچیان ئامادەی ئەوەی ئەنتیانی ڕۆژە لە ڕۆژان چن بلەن لەم پێشی شەڕەیە ئەوە ناومان هەیە یا خۆمان دەرخین یا هەر وەکو ڕسمێت دیاریژین لە ناو ڕسمەکە سوێن بەخوات جەژن نانم نەخواردچون بەرمیلێکم کڕی بە 100,000 قەرزمان کردەوە خۆ بە پارەی نەقیژ باسی نەوتەکە دەوترێت پێشمەرگە نەوتە پارێزێت بەڵام بەرپرسە باڵەکان بەرهەمەکەی دەخۆن و هەر پێشمەرگە خۆشی نەوتەکڕێ بە 150,000 ئەمان تا چەند بۆ چوونەکی ڕاستە ئەو بۆچی نەشتەواوە پێم وتی چی منەڵم چی منەڵم نانی جەژنم نەخوارد 140,000 ما باسی بە بەرمیلێنەوە سوێن بەخوا بە قەرز تێگەی ئیشی من دەستگێر جانبازم لەم سەرجادەی مەولەویە مۆبایل یەکڕم 5,000 خوانەی بڕێ کە ئیشەکەش نییە و ناژیاڵن و خەڵکیشان سەرکوت کردووە ناڵن نە کەسابەت کە نە ئاربانچین هیچ دەستگێڕێک هیچ کەسێ ئایا پارە لەم عەرزەیە هەڵە قوڵێ
نەوتیشی تیاابێ هەڵا قوڵێ بۆ نابێ دەوترێت کە تۆ هاوکاریم نەکەی دەوترێت پێشمەرگە شەو ڕۆژ بەسەرما بەگەرمە ئێشگەگرێت و خاک و نیشتیمانە پارێزێ بەڵام کوڕی بەرپرسە باڵەکان لە ئەوروپا خۆشتنی ژیانیان هەیە و ڕۆژە لە ڕۆژان نایانەوە لە پێی شەڕەکەەوە شەڕێ بکەن بۆ کوردستانە لەسەرمان دەڵێت هەبی فعلوە ئێتەوە لە چی سیرەکە یەکێکی وەکو ئەم بەرپرسانە حەز ناکەم ناو بڵێم چونکە وەکوەوە ئەمە پەیوەندی بەوە نییە بەڵام وەکوەوە دیار نییە نازانی کاتێ دەرەکەوێ ئەڵە کۆمەڵێ نازانم چین پێ و عیلمە پێ وەرە من یەکێکم شاهدەی پێنجی پیدایمێ وەرە ساڵە لە ئەوروپاوەرە با بخوێنم ئێمەوە کۆمەڵشتی کەم پێم نیش بەزەگیرفانی کێ کە تۆ فەقیر بێ هەر چاوەڕێ ئەم و ئەوبی چاوەڕێ ئەوەوی نابی بەشت تا چەند پێ دوایە هەمیشە هەژارەکان هەمیشە گیرفان بەتاڵەکان قوربانی سیاسەکان هەمیشە فەقیر و هەژار لە ژێرەوە هەمیشە قوربانیەدەن هیچ کاتێ بەرپرس و ئەوەی پارەدارە هیچ کاتێ نەگەیشتەوە ئەنجامی بڵێ وەڵام من بوومەتە قوربانی نازانم چی یا لە پێناوی حادیسێک یا لە پێناوی پارێکی زۆرە گیرفانی تیای بووە یا برادەرەکەی تووشیشتی کردووە یا چووە بە هەڵەیە یا چوە بۆ شوێنی تر ئەمەیە بە ڕای منەوە بۆ چوونێکی زۆر غەڵەتە خەڵقیش بە تەواوی متمانیان نەماوە بەم حکوومەتە هیچ متمانە لە بینی حکوومەت و ئالی خەڵقی ئالەکە نەما مەبەستی من سارەکە لەو بۆی بەڕێز جوانتە تێبگەێنم مەبەستی منەوە بوو زۆر جار لە هەرێمی کوردستانە سیاسەکان بڕیاری هەڵا ئەدەن باشە دوجار باجەکەی خەڵکیدا باجی ئەو هەڵانێوان دایم خەڵقی ڕەش و ڕوتەکە داوێتی چۆن ئێستا لەبەر چای خۆمان خەڵقەکە باجی هەڵەکانی خۆیان باجی ڕئیسەکانی خۆیان هێن و ئەو ڕاهێنانەی ڕئیسەکان کوردی فەقیر و هەژار و کەم دەرامەتەکە باجەکەی دەوترێت پێشمەرگە نەوتە پارێزێ دواتر بەرپرسەکان بەرهەمەکەی خۆن هەر پێشمەرگە خۆی چێ بەربینەوە تقریبا 150,000 ئەمە شانتا چەند ڕاستە ئەوە شتێکی زۆر ڕاستە زۆر نەک بە 150 سا بە 160 نییە نەوت لەم کاتەیە لەم ژروفی ئێستاە بە 160 نەوت نییە بە شەتێ بە تورکیا فرۆشێ بە پارێکی زۆر کەمتر بە تورکیا بە پارێکی زۆر کەمتر ئەیفرۆشێ ڕوو لای ئێمەش نەوت دەست ناکەوێت بۆ خۆمە 2 ساڵیشە نەوت لە کەرکک لەژێر دەستی خۆمانە نەوتمان نییە نەوتیش تەوزیع ناکەن دەوترێت کوڕی بەرپرسە باڵەکان لە ئەوروپا خۆشترین ژیانیان هەیە و خۆشترین ژیانەژین بەڵام کوڕی ڕەشۆڕوتی ئەم خاکە شەو تا بەیانی بەسەرەوە بە گەرما لە قولەیەکە ئێشکەگرێ بۆی خاک بپارێزێت ئەمە تا چەند ڕاستە ئەوە شتێکی ڕاستەوە ئێمە لە واقعەکە ئاژین ئێمە شتێ نییە لە شوێنێتر بژین لە ناو واقعەکەی کوردستان ئاژین هەموو شتەکان لەبەر چاوی خۆمان ناڕوون و ئاشکرایە جا بۆیە ئەو شتانە زۆر بە زەقی دیارە نەک بەهین زۆر بە زەقی و بەڕوونی دیارە نەک مناڵی هەرە بچووکی بەرپرسەکان نەک باڵاکان ئەوانیش وەکو ئەوانەش تا چەند پێ دوای هەمیشە خەڵکی هەژار و کەم دەرامەتەکان قوربانی بوون بۆ خاک و نیشتیمان و بەرپرسەکانی وەکو دەوترێت بۆکو بەرزەکی بانان دەرچوون لەوەتی ژیان دروست بووە زۆربەی و کاتەکان خاص لە کوردستانە هەر فەقیر و هەژار باجەکەیەوە بۆ وەختی تریش کاتوەتە سەر ئیسراحەتەوە زیاتر دەوڵەمەندەکان چونکە بەعزە شتێکیان پێ عیب نییە ماستا بوو هات و چۆ بۆ لای بەرپرسەکان هەم دەوڵەمەندەکانیش ئیسفادەیان لە وەسعەکە کردووە بە درێژایی مێژووی تەمەنی هەرێمی کوردستان بە درێژایی هەموو شۆڕشە کوردیەکان بە درێژایی ئەو هەموو خەبار و تێکۆشانانەی کە کورد کردوێتی هەمیشە خەڵکە هەژارەکە خەڵکە جووتیارەکە خەڵکە گیرفان بەتاڵەکە بۆتە قوربانی و بەرپرسە باڵاکان و بڕیار بەدەستەکانیش وەک دەوتری هەمیشە وەکو بەرزەکی بانان بۆی دەچۆن لە ئێستاشدا پێشمەرگە یەکێکە لەو شانازیانەی کە جێگەی شانازی هەمومانن کە جێگەی خۆشحاڵی هەمومانن کە جێگەی سەربەرزی و شکۆی نەتەوەکەمانن بوونەتە قوربانی بڕیارە هەڵەکانی بڕیارە سیاسی هەڵەکانی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ئێستادا لە دوای دۆخی ڕێفراندۆمەوە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بووە بە جۆرە لە جۆرەکان کە پەلاماری خاکی کوردستان بدرێت کە سنووردا بخرێت بەڵام دوجار ئەوە کوڕە ئازاکانی ئەم نیشتیمانەن کوڕە هەژارەکانی ئەم نیشتیمانەن کوڕە بەغیرەتەکانی ئەم نیشتیمانەن کە بەبێ ئەوەی گوێ بدەنە پارە و سەرۆت و ماڵ گیانی خۆیان فیدایی دەکەن لە شەڕی داعشی نەگریزدا نزیکی 2000 پێشمەرگەمان شەهید بوو
هیوادارین جارێکی تر ئەو شەڕە خوێناویە بەرەو یاریێمی کوردستان نەگرێتەوە چونکە هەمیشە هەژارەکان لە ناو دەچن و دەبنە سوتەمەنی ئەو جەنگە دەوڵەمەندەکانیش یا پێی دەوڵەمەند دەبن یاخود دەچن لە وڵاتێکدا خۆشترین ژیان بەسەر دەبن. ئێمە زیاتر بەردەوام دەبین لەسەر ئەم بابەتە با بزانین سەبارەت بە قوربانیەکانی خەڵکە هەژارەکە و سوودمەندبوونی بەرپرسە باڵەکان چیمان پێ دەڵێن لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین فەرموون. لە هەرێمی کوردستانە زۆر جار سیاسیەکانن بڕیاری هەڵە دەدەن. هەژارەکە سوتەمەنی بووە سوتەمەنی شۆڕشەکان بووە بەڵام بێبەش بووە لە هەموو دەستکەوتەکانیش. پێشمەرگە خەڵکی دڵسۆزی ئەم خاک و نیشتیمانە دایم مزەحی بوون لە هەموو کاتێکە. ئەگەر مەزڵوم نەبێ زاڵم بۆ دروستە بێت. وڵاتی ئێمە زێڕە هەر هەمووی زێڕە ئێمە لەسەری دانیشتین و گیرفانمان بەتاڵە. ئایا پارە لەم عەرزەیە هەڵە قوڵێ ئایا نەوتیشی دیابێ هەڵە قوڵێ بۆ نابێت. پێشمەرگە ماڵە مناڵی پێشمەرگە کەس و کار و خێزانی پێشمەرگە زەرەرەکە. دەوترێت لە هەرێمی کوردستانە بەرپرسە باڵاکان بەرپرسە سیاسیەکان بڕیاری هەڵا ئەدەن زۆر جار بەڵام دوجار خەڵکە هەژار و ڕەش و ڕوتەکە گیرفان بەتاڵەکە باجێم هەڵا نادەن تا چەنە بۆ چوونێکی ڕاستە. بەتەشید وایە چکم کار لەسەر بازارڕەکە کار لەسەر ئیشکردنی خەڵکەکە خەڵکە فەقیر و هەژارەکە تۆ ئێستا لە بازارە ئێستا ئیشی فەقیر و هەژارەکە لە بازارە قوفڵ بووە. خەڵک ئیشی نەماوە بەبوونی ئەم وەسعە سیاسی و ئەم دۆخە سیاسیەوە کە لە ئێستای هەرێمی کوردستان هەیە. دەوترێت زۆر جار بەهۆی ئەو بڕێرە سیاسی هەڵانەوە پێشمەرگە بۆتە قوربانی کوڕی هەژار وەتە قوربانی ئەوە تەفەم لە شەڕی داعشە بە نمونە ئەگەرچی ئەمە شەڕی و بەرۆکی گرتین بەڵام بڕیاری هەڵی تر دراوە بەدەر لە شەڕی داعش خەڵکێکی هەژار خەڵکی گیرفان بەتاڵ بۆتە قوربانی ئەمە تا چەند ڕاستە تا چەند پێ دوایە کە هەمیشە هەژارەکان لە بەرەی پێشوی شەڕەکانە بوون و بوونەتە قوربانی. بەتەشید ئەوە ژەکوتم ئەوەتانێ ئەمی شەڕەکە ئەو شەڕێکە کرا و کە هەڵکی سێنراوە کە بەڕاستی بە ناچاری تووشی کورد میلەتی کورد هاتووە کە شەڕی کورد نەبوو بوو بە شەڕی کورد. پێشمەرگە ماڵە مناڵی پێشمەرگە کەس و کار و خێزانی پێشمەرگە زەرەرەکە من زۆر جار لە زۆر شوێن بیستومە باسی کەس و کار و خێزانی پێشمەرگە کراوە کە بەبوونی نەبوونی مەعاش و بەبوونی نەبوونی پارە و بێوەسعیەوە تووشی هەژاری هاتوون تووشی نەبوونی هاتوون بەڕاستی ئەمە بەبوونی ئەم شەڕەوەیە و ئینشاءڵڵا هیوادارم ئەم شەڕە کۆتایی پێ بێ و وەسعێکی باش بێتە هەرێمی کوردستان و نەجاتمان بێ ئینشاءڵڵا. دەوترێت پێشمەرگە نەوتە پارێزێت بەرپرسەکانیش بەرهەمەکەی دەخۆن بەڵام دوجار پێشمەرگە بەرمیل نەوت بە 150,000 کڕێ تا چەنەمە ڕاست. ڕاستە بەرمیلیە نەوت لە وڵاتی ئێمە بە $52 ڕچێتە دەروی هەرێمی کوردستان ئەفرۆشێ بەڵام بە خۆمان بە 150,000 ئەفرۆشێتەوە ئەمە شتێکی زۆر ناخۆش و بێمعنای یعنی بەڕاستی. تا چەند پێ دوایە بەرپرسە باڵاکان هەمیشە کوڕەکانە لە خۆشترین ژیانە ژیاون و لە ئەوروپا ئەژین و خۆشترین ژیان بەسەر بە لە کەناری دەریا و لە ئوتێلی ڕاقی و لە خۆشترین ژیان ئاژینی بەڵام کوڕە هەژارەکان هەمیشە لە قولەیەکە ئێشەگری دەکەن بە شەو بە ڕۆژ بە سەرما و بە گەرمە پارێزگای لە خاکەکەن. ڕاستە بەڵام ئێستا من ناتوانم باسی ئەوگەمەوە هەچ کەسەوە بە شوێنی خۆی هەچ کەسەوە بە پلە و مەقامی خۆی بەڕاستی وایە ڕاستە بەڵام ئیتر خوای گەورە ئینشاڵڵا بماچاکان دۆخە ڕاستە. وڵاهی کاکە گیان سان نازانێ بڵێ چی لەم بارەیەوە چونێک بەڕاستی ئەم قسە و باس و هەرا و کێشمەکە لە ناو خەڵکیە هەیە بۆتە دەدێڵێ بۆتە ویردی سەرزبانی هەموو خەڵکی تاوەرە تۆ قسە بکەی نەیکەی تعلیق بدەی نەیدەی بڵێ چاکە یا خراپە یا هەڵاگە یا چاکیان هەر هەمووی بۆکو بایەک کەو ئەڕوات هیچ تەئسیراتێک لەسەر ئەوە باوەڕ ناکەم بێ چون خەڵک زۆر هاوارەکە ئەو وەختی خۆی کە ئەمە کراوە هەڵبەتە خوان بە چاکیان زانیوە ئایا لە ڕووی مەسلحەتی بەرپرسان هەبێت قیادا بێ هەشتێ بێ ئەمە کراوە بەڵام لە دوای بەسەر خۆیانە ئەشێتەوە ئێستا خۆیان باجەکەیەگەن ئایا ملە دەیە یا خۆیانەیە نازانی هیچ کەسێک لەم بارەوە هیچ معلوماتێکی دوای هەمیشە کوڕی هەژارەکان بۆتە قوربانی شەڕەکان وا بووە ئەجا هەروە بووە هەچی کراوە نەکراوە خۆ هەروە بووە
کێ باجەیە کێ هەڵەکە کێیکە کێ باجەکە کوڕی فەقیرەکانەیە کوڕی منە کوڕی تۆیە کوڕی ئەو فەقیر و فقرایە لە بەرباری احتیاجیە بێ هەشتێ بێ هەر کارێکە بێ ئەچن ئەبن بەچی ئەبن بە قەڵغان لە بەرچی لە هێزی و لە هێزی و بەرپرسەکانە ئەبن بە قەڵغانی ئەوانە ئەوان بە سەلامەتی ئەوانش بە نەکبەتی ئالێرە بەڵام ئەوانش هەتا حەدیەک پێ بڵێم هەر هەمووی با بڵێن هێزی چەکدار بێت هێزی چەکدار بێ مەدەنی بێ هەر هەمووی وەکو یەک لەوانێ بڵێم مەزڵوم و زاڵمەکانیش وەکو یەک هەر هەمیان بەرپرسنەوە ئەگەر مەزڵوم نەبێ زاڵم بۆ دروزە بێت بە حەقەت ئەگەر مەزڵوم بێ ئەم کاروبارانەی زاڵمەکان ئاسانکاری بۆ نەکا ئەم زاڵمە بۆ دروزە بێت ئەمە حاڵەکە لە هەمویانەوەیە تۆ نەک بڵێ ئێستەمە هەر بڵێن ملەتەکە فەرقی هەیە فەقیرە هێزی پێشمەرگە ئاوا نەخێر هێزی پێشمەرگە بێ کوڕی فەقیر بێ هەر هەمووی بەرپرسە هەر هەمووی وەکو ئەو زاڵمانە لەوانەیە بڵێن تاوان و ئەگەر ڕەفایەت بێ وەکو یەکوانە ئەگەر غەڵات بێ هەر وەکو یەکوانە لە هەموویە پێشمەرگە سەرۆت و ماڵی کوردستانە پارێزیات بەرپرسەکان سوودی لە دەبین بەڵام پێشمەرگە بەرمیلەوتی پێڕەوان نابینرێت ئەچێ بەرمیلەوە تەقرەبە 150,000 دوانە تێگەشتم لەوە بەڵام ئەوەی ژەگەڕێتەوە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ کەم بودی و بۆ داماوی ئەو پێشمەرگە و پێشمەرگە وەکو وتمان ئەوانە مەزڵومەکانی وەکو زاڵمەکانیان لاتۆ ئاگان لەوە نییە هەر لە وەختی خۆی ئێمە بڵێن لە تەلەبا لە مەکتەبا لە هینە شعری چانەوت لە پۆلیە کودۆ ئەمانە باسی تەیرێکیانەکە مراوی ئەنگو ئەی مراوی پەروەردەی گوێ چەم و ئاوی بێپرس خۆتە خەیتە ناوی ناپرسی خۆ و تەنکاوی ئەمە هەمووی هەر ئاوای لێ هاتووە هەر خۆی خاتە ناوی بەبێ ئەوەی کە لە مەوزوعەکە بگا خۆ ناڵێن ئەو پێشمەرگانەی کە ئێستا کرێچین و نەدار و زەلیل و هەموو چاوەڕوانی ئەواکەن خۆ ئەمان لە فەقیری خۆیان ئەوانشە داماون بڵێن نەک بڵێن ئەمە هەموو حەقەکە بخەینە لای هەر هەمویان ئەوان حەق و ئەمان ناحەق ئەمانش کۆمەڵێکن داما و بەڵام لە هەمان حاڵاتیشە تازە هیچ چونێتە ناو مەوزوعەکەەوە بێ هەت لەگەڵ ئەوە بڕۆن حتاکوونێ ئەگەنە ئەمە جو ئەمەدی خۆیانتەوە ئەمە ناتوانمێتەوە دەوترێ کوڕی بەرپرسە باڵەکان لە ئەوروپا خۆشتنی ژیانیان هەیە بەڵام پێشمەرگە لە قولەیەکە ئەوەستەیە بە خۆی ئێشکە گرێشەوە تا بەیانی بانێکات خۆیەکە ئازانێ بەوە ئەزانێن لە ڕووی ئابوووریەوە زەرێتی لە ڕووی هەموو شتێکەوە ئەو زەرێتی لە ڕووی ژیان و کیانی نییە دەبانەی کات ئەو هەمووی پەنە ئەو خەڵقە باوەڕی بخوا نەماوە ئللا باوەڕی ئاوا هەیە ئەڵێ ئەگەر من لەوە تەرک ببم ژیانم ئەکەوێتە خەتەرەوە وا ئەزانێ نانی ئەو بەدەست ئەو بەرپرسەیە ئەڵێ نانمە بڕێ بەڵام نان لە لای خوای گەورە ئەگەر ئەوی شەنەکە هەدیشێککە ئەوەی کە خوای گەورە بۆ ئەوی نووسی و هەرەبی بێ هەرەبێ بە نسی ببێ خوای گەورە ڕزقی هەموو ئینسانێکی دیاری کردووە واللهی لەم کات و ساتەی ئێستاە بەڕاستی زروفەکە ئەوە ناسک و نالەبارە بەڕاستی خەڵکەکە کەوتۆتە ژێربارێکی ئابووری قورسەوانەیە هەج بڕیارەبەن بەسەر میلەتە ئاشکێتەوانە ئیتر سیاسیەکانە یان بە فیتی چواردەوری بێ هەچێک بێ هەر میلەتەکە قوربانیەیە دوای هەمیشە میلەت باش بووە قوربانی بووە هەروە بووە لە هەوڵەوە هەروە بووە هەر میلەت باجیاوە هەر میلەت باجیاوە بیرەوەری تەمەنی تۆ چەند کوڕی بەرپرس و سیاسی لە شەڕەکانە کوژراوە وەڵا ئەوەی ڕاستی بێ بتێ و نەتەوێ هەر لە دەسەڵاتدارەکانی عێراقەوە هەروە بووە ئەگەر بەرپرسەکان بڵێن بڕوا ناکەم بەو شێوەیە بوو وەکو خەڵکەکەی ترڕەش دەوترێت پێشمەرگە نەوتە پارێزیێت دوجار بەرپرسەکان بەرهەمی نەوتەکە دەخۆن بەڵام پێشمەرگە خۆی هەر خۆی پێشمەرگە دەچێت بەرمیلە تقربە 150,000 تا چەنەمە ڕاستە تا چەنەمە ڕەوای حەقە وڵا ئەمە لەناو بازاڕە دیارێتەوە خەڵک لەناو شاری سلێمانیشە لە هەموو شوێنەکانیشا بە تایبەتی وڵاتی ئێمە زێڕە هەر هەمووی زێڕە ئێمە لە سەری دانیشتین و گیرفانمان بەتاڵە لە پەنای کانیەکاین و تونیمانە زێری ڕەش لە پەنای کانیەکاین و تونیمانە بەڵێ دەوترێت کوڕی بەرپرسە باڵەکان لە ئەوروپا خۆشتنی ژیانیان هەیە بەڵام پێشمەرگێکی هەژاری گیرفان بەتاڵ کە ماڵ و منداڵی بەجێشتووە لە قولەیەکە شەو تابانی ئێشەگرێ بەسەرما بەگەرمە بۆ پاراستنی خاک و نیشتیمان لەسەرمان دەڵێ چی وەڵی جا ئەوەش هەرۆک و ئەوەکانی پێشوەیتر فەرقی هەیە لەگەڵ فەقیر و هەژار ئەوەی دەوڵەمەندە و نەک شەر نییە مەسوول بێ ئەوەی دەوڵەمەندیش بێ هەر فەرقی هەیە ژیانی فەرقی هەیە لەگەڵ فەقیرەکەیە کەواتەوە خۆی گشتی هەمیشە هەژار و گیرفان بەتاڵەکان قوربانی بوون سوتەمەنی بوون هەروە بووە لاوەڵ هەروە هاتووە
لە هەرێمی کوردستانە زۆر جار سیاسیەکانن بڕیاری هەڵە دەدەن. هەژارەکە سوتەمەنی بووە، سوتەمەنی شۆڕشەکان بووە، بەڵام بێبەش بووە لە هەموو دەستکەوتەکانیش. پێشمەرگە خەڵکی دڵسۆزی ئەم خاک و نیشتیمانە دایم مزەحی بوون لە هەموو کاتێکە. ئەگەر مەزڵوم نەبێ زاڵم بۆ دروزە بێت. وڵاتی ئێمە زێڕە، هەر هەمووی زێڕە، ئێمە لەسەری دانیشتوون و گیرفانمان بەتاڵە. ئایا پارە لەم عەرزەیە هەڵە قوڵێ، ئایا نەوتیشی دیابێ هەڵە قوڵێ بۆ نابێت. پێشمەرگە ماڵە مناڵی پێشمەرگە کەس و کار و خێزانی پێشمەرگە زەرەر ئەکا. ڕاوەچوونەکان بەو جۆرەیە کە بەڵێ هەمیشە کوڕە هەژار و گیرفان بەتاڵەکان بوونەتە قوربانی و سوتەمەنی جەنگەکان. کوڕە بەرپرسەکانیش زۆر جار لە خۆشترین ژیانان بردۆتە سەر و نەیانزانیوە سەرما و گەرما چییە. لە وڵاتانی ئەوروپا خۆشترین ژیانە بەسەر بردووە. هەر کاتێکیش مەترسی لەسەر هەرێم دروست بوو بێت بەرپرسە باڵەکان ڕۆشنە دەرەوە و خۆیان و ماڵ و منداڵیان پاراستووە لەو زیانانە، ئەوەی کە زیانی بەرکەوتووە خەڵکی هەژار و کەم دەرامەتە. بۆچوونەکان بەو جۆرەن کە بەڵێ پێشمەرگە نەوت دەپارێزێت، بەڵام بەرهەمەکەی بۆ بەرپرسە باڵەکانە و دواتر پێشمەرگە دەبێ بچێت لە بازاری ڕەشدا بەرمیلێک کڕێک بە 150,000 تا 160,000 دینار، کە ئەمە ڕەوای حەق نییە بەرامبەر بۆ پێشمەرگەی کە پارێزگاری لە نەوت و خاک دەکات و دواتر بەم جۆرە ژیان بەسەر بەرێت. بۆیە بە کۆی گشتی بۆچوونەکان ئەومان پێ دەڵێن کە هەمیشە کۆمەڵێکی کەم نخبەیەکی کەم لە هەرێمی کوردستانە بڕیاریان داوە ئەگە بڕیارەکان هەڵەو بێتن یاخود ڕاز و بێتن لە خۆشترین کات و لە خۆشترین ژیانە ژیاون، بەڵام هەمیشە خەڵکی هەژار و نەدار باجی هەڵەی سیاسەکانی داوە. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو، هیوادارین سوودمان گەیان دەبێت. تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین. خۆی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان.